باڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام ببین مژدەیەک بۆ دانیشتوانی شاری سلێمانی و دەوروبەری ڕۆژی هەینی ئەتوانن بچنە کارگەی کلتور لەوێ گەورەترین فستیڤاڵی بەرەوبوومی خۆماڵیەکرێتەوە لەنێو کارگەی کلتور واتە لە ڕۆژانی 24 و 25 ئەم مانگە ئەم فستیڤاڵە دەست پێکات. اینجا با بزانین فستیڤاڵەکە چییە؟ بازاری بەرەوبوومە خۆماڵەکانی دەوروبەری سلێمانی چی لە خۆگرێت کەرەستەکان چین و ئەو نازانم بوزدانراوە کۆشدانرا ئەمانەوە کین بە پرسیار دواتر بزانین ئەوان ئەو بەرەوبوومانی کە لەوێ نمایش دەکرێت چین گرنگی ئەم جۆرە فستیڤاڵانە لە چیایە لە شوێنێکدا خەڵک ڕاستەخۆ لە دەستی جوتیارەکە ئەتوانێت بەرهەمەکان بکڕێتەوە ئەمەش بۆ خۆی جۆرێک لە دڵنیایی دروستەکات لای کەسانێک کە ئەیانێ بازاڕی بکەن تۆ چی لەوە خۆشترە تۆ بتوانی برنجێک لە دەستی جوتیارە بکڕێتەوە کە لە مەرەزەکەی خۆی و برنجەکەی هێنابێ یان سوزانم ساوەرێک لە دەستی کەسێک وەرگرت بێت کە بۆ خۆی بەرهەمی هێنابێ شتەکان لەوێ هەمووی تازە بە تازە ئاگاتە دەستی کڕیاران بۆیە دڵنیام تام و چێژ و لەزەتی ئەو خواردانە کە تۆ خۆت لە دەستی جوتیارەکەوەی کڕی جیاوازترە ینی بازارێکی زۆر تایبەتە ئەکرێ بڵی بازاری خێزانە چکە تۆ توانی ماڵ و مناڵەکە خۆ تابریسە من بڕیار بێ بچین بۆ بازار مناڵەکان ناتوانانی بەری جەنجاڵێکی زۆر بەڵام لەوێ شوێن فراهم کراوە هەم ڕەنگە تاوان دواترەمان ناکەین بە پرسیار چەند شوێن دیاریکراوە بۆ مناڵان بۆ خێزان بۆی بتوانن چێژ لە بینینی دیمەنە جوانەکانی نێو فستیڤاڵەکە و بازارکەرێکەش ببینن. خاتوشنیار محەممەد بە ڕێزیان ڕێخر و وەرگێڕن لە ڕێکخراوی ڕۆزا لۆکسمبۆرگ کە ڕێکخراوی ئەڵمانی لەلامان میوانە بۆی وەڵامی پرسیارەکانمان باتەوە. خاتو ڕۆزا بەخێر بێت. خاتوشنیار بەهۆرکەڕێک زانی ماڵی خۆم حەزر کرد بۆ ڕاستەوە زۆر بەخێر بێ خاتوشان لەوێ سەرچاوانی باش. بازاری بەرەوبوومی خۆماڵی لەکەیەوە بیرتان لێ کردوتەوە و لە کارگەی کلتوریشە وانە؟ بەڵێ لەکەیەوە بیرتان لێ ئەم پرۆژەیە ڕاستی پرۆژێکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی ڕۆزا لۆکسمبۆرگی ئەڵمانی و ڕێکخراوی ئارت پڵەس و کارگەی کلتور. بازارەکە ڕاستی ئێمە ساڵی پار خۆشبەختانە دەستمان پێ کرد و نەخێر یەکەم ساڵی نییە ئەمە سێم جارە بازارێکە ڕێک بخەین ساڵی پار دوو جار ڕێکمان خست یەکەم جار ڕاستی لە پارکی ئازادی ڕێکمان خست و دواتر بردمانە کارگەی کلتور و لەبەرەوەی سەرکەوتوو بوو بازارەکە و خواستێکی زۆری لەسەر بوو دووبارە بڕیارماننا ئەم ساڵیش بە هەمان شێوە دووبارە ڕێکخینەوە. زۆر باشە. چیتیە ناو ئەو بازارە بۆ منێک بێم سەردانی ئەم بازاڕی بەرەوبوومی خۆماڵیە بکەم لەوێ چی ئەبینم ئەتوانم چی بکڕم لەگەڵ خۆماڵی بەمەوە. بازارەکە بێگومان بۆ پشتگیریکردنی خاوەنکارە بچووکەکانە و بەرهەمی خۆماڵی و زائیدەن جوتیاران و بەتایبەت جوتیاران ئەم بازارە کۆمەڵێک بەرهەم لە خۆی ئەگرێت و بەتایبەت ئەو بەرهەمانێک کە خۆراکن و کۆمەڵە بەرهەمی تریشیتیە کە بۆ پێست بەکار ئەهێنرێت یاخود زەیتن یاخود هەر بەکارهێنانێکی تری ڕۆژانە واتە پرۆژەیەکی هەیە کە سێکوریتی بە براندێک بۆ خۆی ئەوانش بە بەرهەمی خۆماڵی ئەژمارەکە بەڵێ بەرهەمی خۆماڵین و ئەو کەسانی کە بەشداری ئەکەن خۆیان بەرهەمەکانیان دروست کردووە ئەشێ کۆمەڵێ خاوەنکاری پچکۆلە بن ئەو بەرهەمانیان بەدەستی خۆیان دروستیان کردووە و یان لەوێ بەردەستی ئەخەن بۆ کەسانی کە سەردانی بازارەکان ژماری کۆشکەکان دیارە یان ژماری ناڵم کۆشکەکان ژماری براندە بەشدار بووەکان یان سوزانم جوتیارەکان لە ئێستاە 15 براندن و کورت و پوختە یعنی ئەوەی کە ئەم بازاری ئێمە لە بازارەکانی تر جێ ئەکاتەوە بەڕاستی تەرکیزمان خستۆتە سەری کە ئەوەیە شتەکان پوخت بن و کەم بن ئەوەی کە جێ ئەکاتەوە لە بازارەکانی تر ئێمازانی لە سلێمانیا بازاری زۆر ڕێک ئەخرێ فستیڤاڵی زۆر ڕێک ئەخرێ کە هەمووشی جێی دەستخۆشیە بەڕاستی بەڵام ئێمە تەرکیزمان خستۆتە سەر ئەو شتانەی کە من پوختن و لەوانەیە دەستکەوتنیان یعنی زۆر ئاسان نەبێت بۆ لە بەرەوەی هەمووی سروشتیە یعنی هیچ ماوادێکی تیا بەکار نەهێنراوە بەستیەوەی کەوتی 24 25 مانگ بۆ نمونە ئەم بازاڕاکرێتەوە بۆچی دوو ڕۆژتان داناوە زۆر کات فستیڤاڵ و بازاڕەکان کاکرێتەوە زیاترە لە دوو ڕۆژ بۆچی ویستان بە تەنها دوو ڕۆژ بێت ئەمە ڕاستی وەک گوتم بەرهەمەکان یعنی لەبەرەوەی ئەو کەسانە خۆیان بەرهەمیان یعنی شوێنی گەورە نین کارگەی گەورە نییە و لەوانەیە یعنی ڕێژەی بەرهەمەکان زۆر نەبێ بڵام بەشی سنووردار بێ مۆدایەکی زۆر بکات بوو لەبەرەوەی یعنی
بەرهەمی دانسقە و ناوازان بەڵێ ئەکید هاتەوێت زوو فریاکەین یەکەم ڕۆژ فریانەکەوتین دوم ڕۆژەوە فریاکەوت یەکەم ڕۆژ ڕۆژی هەینیە پاژنیەوە پاژنیەوە دەستپێکە هەتا شەو باشە شنیان خان تۆ وتت پار لە پارکی ئازادی کردومان ساڵ کارگەی کلتور بەڕینی شوێن تەوەن دیرازتان کردووە وانە دوم جاریانە لە کارگەی کلتور بیکەن بەڵێ دوم جارە لە کارگەی کلتور دروستە لە پارکی ئازادیش هەم شوێنەکە یعنی لە ناو پارکەکە خەڵک ئەهات بەڵام بیرمان کردەوە کە کارگەی کلتور زیاتر سنتەری شارە و بەردەسترە بۆ خەڵک یعنی ئەو کەسەیەت بۆ بازار ئەگەر بازاری بکات لە ناو خودی بازارە هەر لەسەر ڕێگەیەتی ئەتوانێت باشە خات و شنیار لە ڕووی نرخەوە تا چەند ئەوەتان وەکو مەرجێک داناوە کە ئەو کەسانی بەشداریەکەن لەم بازاری بەرەبوومی ناو خۆیان تۆ زەنگ نرخەکانیان گونجاوتر بێ لە چاو شوێنەکانی خۆیانە کە هەیە بڵێ ڕاستی نرخەکان ئاساین یعنی ئەو بەرهەمانەی وەک وتم ئاماژەم پێیا بەرهەمەکان بەرهەمی سروشتین و ئێمە گرنگیمان بەوەیەوە مەرجی سەرەکی بەشداریکردن لەم بازاریەیە ئەوەیە کە ئەو کەسەی بەرهەمەکانی هێنێ بەرهەمەکانی هیچ مادێکی زیانبەخشی تیانە بێ و پێشوەختە ئێمە فۆرمێکماندا نابوو و هەڵسەنگاندنی بەرهەمەکان تا ئەو بەڕێزانی کێن بەشداری ئەکەن و یعنی بەرهەمەکانیان ئەهێنن دڵنیا بینەوە لەوەی کە بە هیچ جۆرێک مادەی زیانبەخش ئێوە هەڵسەنگاندنتان کردو بۆ بەشداربووان و لە مای یعنی لە دوای هەڵسەنگاندنەکەتان و 15 شوێنتان دیاری کردو کە بتوان بەشداری بکەن مەرجی بەشداریکردنەکە ئەکید ئەوەیە کە بەروبوومەکان هەمووی سروشتی بێت بۆ لەبەرەوەی ئێمە ئامانجمان ئەوەیە کە دووبارە بەرهەمی سروشتی بەرهەمی خۆماڵی ببێتەوە کلتورێک لە نێوان دانیشتوانە واتە لە هەمووی خۆشترەوەی کاچی تێ مەڵێت خواام هەنگوینە ئەسڵیان ئەسڵنی بەڵێ تاو چێ کراوە پشکنی بۆ کراوە ئاسانکاریان بۆ کراوە تەنها بکڕە حتەنا ئەوە لەسەر بکڕە بەشدار بوانێ لە فستیڤالەکە عادەی بەرهەمی ناوازەی چیتیایە دانسقە هەندێک بەرهەممان پێ بڵێ باشکە لێستەوە خەڵک هەنی بۆ دانێ بێبی کڕێ بەرهەمەکان جا یەکێک لەو شتانەی کە زۆر خۆشحاڵمان ئەکات لەم بازاڕیانەیە ئەوەیە کە تەنها خەڵکی سلێمانی تیانە چەندین جوتیاری ناوچەکانی دەوروبەری سلێمانی و تەنانەت شارەکانی تریش هاتوون بنمونە کۆمەڵە جوتیار لە هەڵەبجەوە هاتوون لە هەورامانەوە و تەنانەت ئێمە خاوەنکارمان هەیە کە لە هەولێریشەوە هاتووە ئەوانەش جێی خۆشبەختین بۆ ئێمە بەرهەمەکان خۆیان لە میوە ئەگرێتەوە و زەیتەکان بە تایبەتی یاخود ئەوە تا دۆشا و ڕاشی و ئەو کۆمەڵشت هەیە کە بۆ نمونە دروست ئەکرێت لە کوردەواریە هەموو ئەو بەرهەمانە لەوێ بەردەستن باشە ئەم ساڵ ویستوتانە جیاوازتر بن لە چاو ساڵی پارە وەک جیاوازی تقریبا ئێمە لەبەرەوەی ئەمانەوێ شتەکە بە کلتور یعنی تەنها توان بڵم لە ڕووی بەڕێوەبردنەوە خۆتانزان هەشتێکە سەرەتا دەستی پێ ئەەکەیت یعنی ئەبێ دیقەتی ئەوە بێت کە چۆن ئەتوانی باشتری بکەیت و ئێمە هەم شوێنەکەمان ئەم ساڵ باشترە و هەمیش لە ڕووی بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنەوە تەسەوڕەکەم زۆر باخمان پێیا بێت و ئینشاڵڵا زۆر بە باشی بەڕێوەڕۆ وتت هەر لە ڕووی بەڕێوەبردنەوە یا شوێنەکەمان باشترە من شتێکی تریش ئیسافاکەم بۆ قسەکانی جەنابەت لە کارگەی کلتوریە کێشەی پارکینی ئۆتۆمبیلت نییە ماشەڵڵا و نە شوێنی ئۆتۆمبیل هەیە پێما بێ ئەمە کێشەکە لە گرفتەکانی ساڵانی ڕابردووتان کە فستیڤالتان کردووە یان ئەگەر بارانیش ببارە پێمە بە هەر کێشەتان نییە ئەگەر کەسێک گەر ڕۆژی بارانیش بوو نەڵێ وەڵا بارانە و من نابێ بچم چی بشکانم هاوزام قەنەفەکەشکی هاو ئەوە ئەم قەرچەیە کاتێواکەم باشە مشکێنە ناشکێ خات و شنیار پار ساڵیش هەر لە مۆرزەیە ئەم فستیڤاڵتان کرد نەخێر پار لە هاوین مانگی حوت یەکەم فستیڤاڵمان کرد بەڵێ و دووبارە لە مانگی دە فستیڤاڵێکی ترمان کرد بۆ پێشتان خستۆم ساڵ ئەم ساڵ پێشمان خستۆ لە بەرەوەی پلان وایە ئینشاڵڵا مانگانە ئەم بازاڕیە بەردەوام بێ هەم بۆ ئەوەی دانیشتوان بتوانن زیاتر ئیسفادە بکەن چونکە هەمومان ئەزانین زۆرێک هەیە بە دوای بەرهەمی سروشتیە ئاگەڕێ لێرە بەڵام لەبەرەوەی لە لادێکان یاخود لە شوێنی دوور کەسانێکن ئەم بەرهەمانە بۆ نمونە دروستیەکەن بەرهەمێ هێنن تۆزێت دەستخستنیان زەحمەتە بەهاری بێ پەیوەندی بەم وەرزەوە هەبێ مەسەڵەن جیا و گژ و کوردەواریەکان هەندێک شتی دانسقە هەیە بەڕاست ئەوانشی تایە بەڵێ
کایەبێت لەبەرەوەی بەشێکی زۆریان جوتیارن کەیان بەشداریەکەن لەگەڵمانە و خۆیان عەرزی خۆیان هەیە و ئەم بەرهەمانە بە شێوەیەکی سروشتی بەرهەم ئەهێنن. وەک گوتیشم یعنی گرنگی ئەم بازاڕیانە لەوەیە کە لە شوێنێکە هەموو ئەم بەرهەمانە کۆکراوەتەوە بە تایبەت لە ناو شارە خەڵک ئەتوانێت بێت بە شێوەیەکی زۆر ئاسان بەردەستی ئامادەکاری تاوتان کردی ئینشەڵڵا بۆی کە ڕۆژی هەینی پێشوازی لە میوان عەزیزەکان بکەن. تووشنیاربەر میوانی بیانی کەوتون لە فستیڤاڵەکانە ئەڵێن چی لەسەر ئەو بەرهەمە خۆراکیانی کە ئێمە کورد هەمانە کە هەمویان تەندروستن ڕاستی. بەڵێ ڕاستی هەر بە تایبەت لە مانگیدەیە من خۆم مقابلەشمەکردن کە هاتن میدیاکاریشی زۆر پێیان خۆش بوو یعنی هەنێکیان تەنانەتها تووشی سەرسوڵمان بوون کە ئەم جۆرە بەرهەمانیان ئەبینی و لەبەرەوەی ئێمە الحەمدولیلا خاکێکی زۆر بە پیتمان هەیە زۆر گرنگە کە بگەڕێینەوە سەر ئەو کەلەپورە و دووبارە زیندوو کەینەوە و خاکەکانمان بە کۆمەڵە مادەی کیمیایی و مادەی زیان بەخش لەناو نەبین چکە بەڕاستی ئەوەی ئێمە هەمانە زێڕ و گەوهەرە یعنی و ئەو کەسانشی کە ئەمان بینین لەوێ زۆر خۆشحاڵ بوون شتیان ئەکڕی و تەنانەت خۆشحاڵی خۆشیان دەرئەبڕی ببینینی ئەم بەرهەمانە. باشە دەستان خۆش بێ ئینشەڵڵا لە ڕۆژی هەینی و ڕۆژی شەممە هاوڵاتیان بتوانن سەردانی ئەم بازاڕە خەنجیلانەی بکەن و خۆت باس لێوە کردشتی ناوازەی لێ دووبارە دەستان خۆش بێمان دەستکەوتوو بن ئینشەڵڵا ڕۆژی هەینی لێوێ هەیە لە شاشەشەوە بێ هەرتان بینین ئینشاءڵڵا دەستان خۆش بە هیوادارین ڕۆژی شەممە لەگەڵ یەک شەممە ڕۆژی هەینی لەگەڵ شەممە بەشکو درێژی کەنەوە ئینشەڵڵا ڕۆژێکی درێژکەنەوە هاوڵاتیان ئەتوانن سەردانی ئەم فستیڤالە جوان و ناوازی بەرهەمی خۆماڵی بکەن لە کارگەی کلتوری سلێمانی بۆی بتوانن ئەو بەرهەمە دانسخانێکی خاتوشنیار باسی کرد دەستان کرد لەوێ یەک پرسیارە ئیتر نەجاتان بۆ مەڵێ ئەسڵ هەر ئەسڵ لێ ڕاستە خۆ بیکڕامی ئەسڵ دەرەجەیەک و دەشتنی بۆ کراوە هیچمان نەماوە بێجگە لە ڕێز و خۆشەویستی بۆ بینەران تا بینینەوە یەکتر ڕۆژێکی خۆش بۆ مولایەکان هەر شاد و کامەران.